ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵم لەگەڵ هاوڕێی هاوکارم ئەمیر دووبارە ئەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. زۆر سپاس چاوان لە منیشەوە سڵاوتان لەبێت هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن ئازیزان وان مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەر وەک هەمووتان ئاگادارن وەزعەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بارودۆخێکی زۆر نالەباردە و هەموو میدیاکانی دنیا تیشکیان خستۆتە سەر ئەو وەزعەتەوە ڕۆماڵی ئەم هەواڵانە دەکەن. ئێمەش بەرنامەی ئەم هەفتەیەمان زیاتر تەرخان کراوە سەبارەت بەم مەسلەیە. چاوان دیارە ئێمە لە کاتێکدا ئەم بەرنامە ئیجرا دەکەین کە هەروەک لە پێشدا باسم کرد شەڕێکی ماڵوێران کرد باڵی کێشاوە بەسەر ناوچەکەداوە ئەگەری بەرفراوانبوونی ئەم شەڕە زۆر زۆرە. پێشتر باسی ئەوەشمان کردووە کە ئەم شەڕە ڕەبتی بە ژیان و گوزەرانی خەڵکی ناوچەکە نیەوە تەنیا دوو بەرەی ئەم شەڕە لەلایەک ئیسرائیل و هاوپەیمانانی و لەلایەکی تر کۆماری ئیسلامی ئێران و هاوپەیمانانی هەر کامە لە پێناو بەرژەوەندی و دەسەڵاتی خۆیان بەسەر ناوچەکەدا بەربوونەتە گیانی یەکتر وە لە ڕاستیدا بەربوونەتە گیانی خەڵکی ناوچەکە. بەڵێ ئەمیر ئەم شەڕە شەڕی خەڵکی ناوچەکانیە و لە ئەساسدا خەڵکی ناوچەکە سەرەڕای جیاوازی ئاینی و نەتەوەی شەڕێکیان پێکەوە نییە و لە هەر ئاین و نەتەوەیەک قوربانی سیاسی دەسەڵاتدارانی ناوچەکان کە ئەوان ئاین و نەتەوە دەکەنە ئامرازێک بۆ پاساوهێنانەوەی پاراستنی بەرژەوەندیەکانیان. نەخەر ئەم شەڕە کە هەر ڕۆژ ئاورەکەی بڵێ سەدارتر دەبێت شەڕی خەڵ نییە هەر بۆیە دەبێت دەست بەجێ کۆتایی پێبێت و بکارانی زادگایی بکرێن. بەڵێ زۆر ڕاستە ئەم شەڕە دەبێت دەست بەجێ کۆتایی پێبێ بەڵام ئەم دەنگە ینی کۆتایی هێنان بە شەڕکە جگە لە ماڵوێرانی و کاولکاری هیچی بدواوە بەداخەوە لەژێر تەپوتۆزی تەبلیغاتی دوو بەرەی شەڕ دوو بەرەی دژی ئینسانی و شەرخواز کە جگە لە قازانج و بەرژەوەندی دەسەڵاتی خۆیان بیر لە هیچ شتێکی تر ناکەنەوە ون بووە و کزە بەڵام ویژدانی ئاگا و هوشیار ناتوانێ و نابێ بێدەنگ بێ فەرق ناکات لە ئیسرائیل بێ یان لە ئێران دەبێ و پێویستە دەنگینا بۆ شەڕ بەرز بکرێتەوە ئیجازە نەدرێکات دەسەڵاتدارانی هەردوو بەرە ئینسانەکان بکەنە قوربانی سیاسەتە دژە ئینسانیەکانی خۆیان. ئەمیر دەست خۆش با تۆزێک ورتر بڕوانینە مەیدانی شەڕەکە و ئەگەرەکان بینە پێشەو. کۆماری ئیسلامی ئێران وێڕێ ئاماژە بە کۆتایی هاتنی هێرشە موشکیەکەی بۆ سەر ئیسرائیل جەختی لەوە کردوێتەوە کە ئەم هێرشە بەو مەرجە ئیسرائیل وەڵام نەداتەوە کۆتایی پێهاتووە. ئەمە مانای ئەوەیەکە کۆماری ئیسلامی حەز بە بەرفراوانبوونی شەڕەکە ناکات نەک لەبەر ئەوەی حەز بە شەڕ ناکات بەڵکو لەبەر ئەوەی کە توانایی چوونە ناو شەڕێکی تەواویاری نییە. بۆ خۆی باش دەزانێت کە ئابووری وێرانە دەزانێت کە بەشی هەرە زۆری خەڵکی ئێران لێ وەرگەڕاونەتەوە و خوازیاری لە گۆڕنانیێن. وڵە چاوانە مەش لە کاتێکدا کە ئیسرائیلیش بەنوبەی خۆی هەڕەشەی کردووە کە وەڵامێکی قرس بە کۆماری ئیسلامی دەداتەوە تا ئەو جێگەی کە پەیوەندی بەم لێدوان و پرۆپاگەندانەوە هەیە هەروەک باسمان کرد مەترسی واقعی سیاسەتێکی شەرخوازانە هەڕەشە لە سەرجەم ناوچەکە دەکات هەر بۆیە ڕژیمی ئێران کە لەو بارودۆخی ئێستادا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئیسرائیل بە قازانجی خۆی نازانێت پێشوەختە دەوڵەتی ئەمریکای لەو هێرشە ئاگادار کردەوە. دەوڵەتی ئەمریکاش کە بە نۆبەی خۆی نیگەرانە لە داهاتووی ئێران ناوێت داهاتووی ئەم وڵاتە بەدەستی ڕووداوە پێشبینی نەکراوەکان بەسپێرێت. لەمڕۆوە لەم پرسەدا تا ڕادەیەک دۆخی کۆماری ئیسلامی لە بەرچاو دەگرێت و لەو ڕاستیە تێدەگات کە لەم دۆخەدا ناکرێت کۆماری ئیسلامی لەمە زیاتر بکرێتە ژێرگوشار و سوکایەتی پێکردن. هەر بۆیە هەوڵ دەدات کە زیادەڕۆیەکانی دەوڵەتی ناتانیاهۆ لە وڵامدانەوە بە هێرشی موشکی کۆماری ئیسلامی سنووردار و کۆنتترۆل بکات. بەڵێ لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی ئەمریکاوە ئەگەریش بڕیارە هێرشێکی لەو شێوەیە ئەنجام بدرێت دەبێت لە ئاستێکدا بێت کە کۆماری ئیسلامی پێویستی بە وڵامدانەوەی نەبێت. لە هەلومەرجی ئێستادا ئەو لەوێت بۆ دەوڵەتی ئیسرائیلیش ئەوەیەکە دوای حەماس تەکلیفی خۆی لەگەڵ حەزبۆڵا لە بەرەی لوبنان یەکلای بکاتەوە. لۆ ڕوەوە پێدەچێت تا ئەو کاتە زۆر حەز نەکات بەرێکی شەڕی بەتەوامانە لەگەڵ کۆماری ئیسلامی بکاتەوە. بە دەرکردن بەم ڕاستیە لە مەسەلەی هێرشکردنە سەر حەزبۆڵای لوبنان ئەم پاسیڤبوون و خۆ بە دوورگرتنەی کۆماری ئیسلامی بە هەندی وەرگرتووە.
لە ڕاستیدا ئیسراک بەنیازان لە هەنگاوی ئەوەڵدا لە کوپۆی کۆماری ئیسلامی لە ناوچەکە لە ناوبەرێ یان هیچ نەبێ لە بواری نیزامیەوە وا کرد و لاوازیان کاتکە بەم زوانە نەبنە هەڕەشە لەسەر ئیسرائیل بۆ یەکردنەوەی بەرێکی تری شەڕ لەوانەیە جارێ بە قازانج نەزانێت. بڵێ ئەمانە کە باست کرد هەموو ئەگەرن و هیچ لەوە کەم ناکاتەوە کە ناوچەکە لە ئاوری شەڕێکی ماڵوێرانکەدا خەریکەوە دەسووتەوە هەر لە حسە ئیمکانی ئەوەی هەیە کە لە کۆنتترۆل دەربچێت. کاری ئێمە لە ناوخۆی ئێران ئەوەیە کە دژ بەم شەڕەبی بزانین کە ئەوەی بەڕێوە دەچێت نە شەڕی ئاینیە نە شەڕی نەتەوەی. ڕاستە ئاین و نەتەوە بوونەتە ئامراز لە پشتیوانی جەماوەری بۆ و پشتیوانی جەماوەری بۆ کۆبکەنەوە بەڵام لە ئەساسدا شەڕی دوو بەرەی دژە ئینسانین کە جیاوازی و ناکۆکی ڕێبازی دەسەڵات و بەرژەوەندیان خستۆتە گیانی یەک. دەبێت دەنگی نابۆ شەڕ بەرزکەینەوە. لە هەمان کاتیشدا بزوتنەوەی ئەترازی خۆمان دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بۆ بەهێزبوونی بزوتنەوەی ژنجیان ئازادی پەرەپێ بدەین. ئەگەر کۆماری ئیسلامی لە ترسی بەهێزبوونی بزوتنەوەی شۆڕشگێڕانە هەوڵ ئەدات خۆی لەم شەڕە دوور بگرێ، ئەگەر ئەمریکا و باقی جلهێزەکان لە ترس و نیگەرانی لە داهاتووی ئێران بە ئێحتیاتەوە عەمەل دەکەن، دێبا ئەم بزوتنەوەی بەهێزتر بێوە ڕێگایەک بێ بۆ بەرگرتن بە شەڕ. نابێ مەجالیەوە بدەین بە کۆماری ئیسلامی لە ژێر ناوی شەڕ ئەم بزوتنەوەیە بخاتە پەرایزەوە. چاوان با بچین ڤیدیۆیە کە ئامادە کراوە ببینین دواتر دێنەوە بابەتەکەی کە دەسەر. نسیمەکەی سەردی پاییزی چ بێڕەحمی چ دڵبەردی سووری گۆڵ و سایازی گۆڵزاران ئەبەی تۆ ڕوو بەڕەنگ زەردی ئیتر ناپرسی بەم کارە هەزاران دڵبرین داوەرە ئیتر ناپرسی بەم کارە هەزاران دڵبرین داوەرە هزاران صبح و شو بلبل صفای نایا بو گلشن لدوری آهریزی سنبول اتو پاییز گل شاکن بجوره بجوره بلبل تورا چاوان لێرە دەینە سەر نامەکان. ئەوڵی نامەکە لێرە لە بەردەستمانە نامی کاگرزایەکە لە سەقزەوە بۆی نردوین. کاک ڕەزا نووسیوێتی من دژی کۆماری ئیسلامیم و خوازیاری ڕووخانی ئەم دەسەڵاتم.
بەڵام بۆچوونی بەشێک لە ناو شرۆفەکارانی سیاسی کە لە میدیای فارسی زمانی دەرەوەی وڵات سپڵاو دەبێتەوە تووڕەم دەکات. ئەمانە زۆر بەلایەنگری ئەرتەش و دەوڵەتی جنایەتکاری ئیسرائیلەوە قسە دەکەن و هەر لەم ڕۆژانەدا قسە لەسەر چۆنیەتی وەڵامدانەوەی ئیسرائیل بە موشک هاویشتنی کۆماری ئیسلامی دەکەن. کاگرزە دەڵێ ئەوان زۆر لە سەرخۆ باسی لێدانی کێڵگە نەوتیەکان و دامەزراوەکانی ئاو و کارەبا دەکەن و لایەن وایە ئەمە زربەیەکی قورسە لە کۆماری ئیسلامی. لەمەش غافڵ نین کە هەموو جارە باسیەوە بکەن کە گۆیا ئەمریکا وتوێتی نابێ پەلامار بکرێتە سەر ناوەندە ئەتۆمیەکان. بەڕاستی نازانم چی بەم جەماعەتە بڵێ. بڵێ میر قسەکەیەک هاڕزا قابلی دەرکەم. هەروەها دەبیستین کە دەڵێن لێگەڕێن با لێبدات. پەلاماری ئیسرائیل دەتوانێت کۆماری ئیسلامی بڕوخێنێ، ئەمە هەمان سەناریۆی ڕژیم چنچاکە بزوستنەوەی شۆڕژگەرانی ژینان لێ تێپەڕی و وەلاینا. ڕوخاندنی کۆماری ئیسلامی بموشک ناکرێت ئەگەر تەنیا ڕوخاندن نەبێ و بیر لە ئاوازانکردنەوە دوای ڕوخاندن بکەین. ئەم بۆچوونە بیر لەوە ناکاتەوە چۆن بەنیاز نییە ئاوەدانی بۆ مانایە کە خەڵکی ئێران بانگەوازیان بۆ کردووە ژن ژیان ئازادی بسەلمێنێ. تەنیا مەبەستیان گۆڕینی دەموچاوە نەک گۆڕینی بنەڕەتی بۆ ئاوات و ئارەزۆکانی خەڵک. ئەمە ئیشی خەڵکی ئێرانەکە لە ڕێگای بزوستنەوەیکی شۆڕژگێرانەوە بەڕێوە دەچێت. یعنی خەڵکی ئێران قوربانی ئەم دەسەڵاتە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەزانن دوای ڕوخاندنی کۆماری ئیسلامی کۆمەڵگای خۆیان چۆن ئیدارە بکەن و ویست و داخوازیەکانیان کەن بە یاسای حاشا هەڵمەگری وڵات و هەر ئێستا خەریکن خۆیان بۆ ئەم دۆخە ئامادە دەکەن، هێز دەگرن، خۆیان ڕێک دەخەن تا شۆڕشەکەیان بەلا ڕێزان نەبرێت. بەڵێ کاگرزار نووسێتی نە ئەمریکا نە ئیسرائیل و نە وڵاتانی ئەوروپایی خوازیاری ڕوخانی کۆماری ئیسلامی، بەڵکو هەموو گوشارەکانیان بۆ ئەوەی کە بتوانن مەهاری بکەن. ئەمە بەهێزبوونی بزوتنەوەی شۆڕشگێرانەیە کە دەتوانێت هەر هێزێکی دەرەکی لە بەرابەر تیرۆریزمی دژ بە خەڵکی ئێران قرار بدات. پەیوەندی ئەم هێزە دەرەکیانە بەسراوەتەوە بە پەیوەندی خەڵک لەگەڵ حکوومەت نەک هیچ شتێکی تر. دەبێ بڵم بزوتنەوەی شۆڕشگێرانە هەر چەندە بەهێز بێت ئەو کات دەزانێت چۆن لەگەڵ هێزی دەرەکی معاملە بکات و نەبێتە بەشێک لە ئیستراتیژی سیاسی ئەوان بۆ داهاتوو. لە هەلومەرجی ئێستادا بەردەوامی شۆڕشی ژینە و بەهێزبوونی ئەم شۆڕشەی ژن ژیان ئازادی لە پوچەڵکردنەوەی سیاست و بۆچوونی ئەو مەیلە کە خوازیاری پەلاماری ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێرانن ئەرکێکی هەنوکەیە. ئەم بزوتنەوەیە بە پێچەوانەوە پێداگری دەکات لەسەر ڕوخانی کۆماری ئیسلامی لە ڕێگای شۆڕشێکی جەماوەری بەهێزەوە. چاوان دووەمین نامە کە ئێستا لە بەردەستمانە کاک ناسر لە هەورامانەوە بۆی ناردین. کاک ناسر نووسیوێتی لەم ڕۆژانەدا کە سێبەری شەڕێکی ماڵوێرانکەر باڵی کێشاوە بەسەر ناوچەکەدا ئەگەری زۆر دێتاراوە، ئەگەرچی هیچ کام لەم ئەگەرانە ناکرێت بە قاتعیەتەوە بڕیاریان لەسەر بدرێت، بەڵام بەلەبەر چاوگرتنی ڕەوتی ڕووداوەکان و هەروەها ئەزمموی تا ئێستای گۆڕانکاریەکان وابزانم جێگای خۆەتی کە بیر لە ئەگەرێک بکەینەوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئێمە ینی خەڵکی کوردستان هەیە. ئەویش ئەوەیە لە ئەگەری گورزی سەربازی بۆ سەر ئێران ئەگەرچی گورزێکی سنوورداریش بێت کۆماری ئیسلامی هاوکات دەتوانێت بکرێتە بەر گورزی ناڕەزایەتیە جەماوەریە ناوخۆییەکانیش. لە ئەوە حاڵەتێکدا دوو سناریۆ چاوەڕوان دەکرێت. یەکەمیان لاوازکردنی لاوازترین بازنەکانی زنجیری دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەپچڕێن. یەکێک لەم بازنە لاوازانە کوردستانە. بە لاوازبوونی پێگەی کۆماری ئیسلامی لە هاوکێشە ناوچەیەکاندا و تەقینی بڵقی هەیبەتی ئاگری ژێر خۆڵەمەشی بزوتنەوەی ژینا بڵێ سەدەستێنێت و وورەیەکی نوێ دەبەخشێت بە بزوتنەوەکە. لاوە دۆخێکدا تەنانەت چڕ و پڕکردنی سەرکوت و داپلۆسین وڵام ناداتەوە. لە دووهەمین سناریۆدا لە ئەگەری پەرەسەندی ناڕزایەتیەکان لە ئاستی سەراسەری ئێران کۆماری ئیسلامی هەوڵ دەدات ئەو هێزەی کە بە دەستی وێتی بیخاتە خزمەت پاراستنی گرنگترین ناوچەی استراتیژیەکانی دەسەڵات وەک ناوەندەکانی پیشەسازی لە شارە گەورەکان، پاڵاوگەکانی نەوت و گاز و بەندەرەکان. داوا دۆخێکدا کۆماری ئیسلامی هەوڵ نادات هێزەکەی بڵاو پێ بکات و بۆ نمونە بە ناوچەیەکی وەک کوردستانەوە ماندی بکات کە بۆ ئەو ناوچەیەکی کەمتر استراتیژیکە. هەر بۆ یەکشانەوەی هێزەکانی لە ناوچەیەکی وەک کوردستان بۆ پاراستنی ناوچە زۆر ئیستراتیژیکەکانی وڵات چاڕوان دەکرێت. ئاوا ڕەوتێک لە شەڕی یەکەمی کەندا و لە عێراق و لە شەڕی ناوخۆیی لە سووریەدا ڕوویدا.
لە هەردوو نمونەدا بە لاوازبوونی دەوڵەتی ناوەندی جەماوەر لە باشووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان ڕاپەڕی. هەردوو دەوڵەتی بەحسی عێراق و سووریەش هێزەکانیان گواستەوە بۆ پاراستنی شوێنە زۆرتر ئیستراژیکەکان لە بەشەکانی تری وڵاتەکانیان. کاگە ناسر لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ بەڵێ ئێمە ئەم دوو ئەزمونەمان هەیە. ئێستا پرسیارێکی گرنگ ئەوەیە ئەگەر دۆخێکی ئاوا لە ئێرانیش بێتە بێش کێ دەتوانێت بۆشایی دەسەڵاتی دەوڵەتی ناوەندی لە ڕۆژهەڵاتی کوردستان پڕکاتەوە؟ ئایا ئەم بۆشاییە بە خەڵک و دەسەڵاتی خەڵک لە ڕێگای ڕێکخراوە جەماوەریەکان پڕ دەبێتەوە یان حزبە سیاسیەکان؟ ئەگەر وەڵام حزبەکان بێ کە هەمویان چەکدارن ئەو کات چی ڕوەدات؟ ئەگەرچی ئەم سەناریوە تەنها یەکێکە لە چەندێک لەو سەناریۆ و پێشتریش باسم کرد کە لە هەلومەرجی ئێستادا ناکرێت هیچ سەناریوەک بە قەتعیەتەوە بڕیاری لەسەر بدرێت. بەڵام جێگای خۆیەتی جەماوەری خەڵکی کوردستان هەر لە ئێستاوە بیر لە شتی وە بکاتەوە. کاگ ناسر ئەمیر هەروەها ئەڵێ لە پێشهاتی وا بۆ ئەوەی کوردستانی ئێران بتوانێت بۆشایی دەسەڵات پڕکاتەوە بە لە بەرچاوگرتنی هەموو ئەزمونەکان دەسەڵاتی جەماوەری لە ڕێگەی ڕێکخراوە جەماوەریەکان دەتوانێت ئەم بۆشاییە پڕکاتەوە و دەبێ هەر لە ئەمڕۆوە کاری بۆ بکرێت. لە پێشدا بە لە بەرچاوگرتنی ئەزموونی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان لە بەشەکانی تر دەسەڵاتی جەماوەری بکرێ بە وتاری بەهێز لە کوردستانی ڕۆژهەڵات. بەڵێ چاوان کاگناسن لە کۆتاییدا نووسیوێتی دەڵێ دەزانم کە ئەم بۆچوونە بە ئاسانی جێبەجێ نابێت و دەزانم گیر و گرفتی زۆرە و دەزانم میل و بۆچوونێک لە کوردستان ڕووی خۆش بەم جۆرە دەسەڵاتە نیشان نادات. بەڵام ئەگەر گەرەکمان بێ ئەزمونە تاڵەکانی ڕابردوو تکرار نەکەینەوە و بەرهەمی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان قوربانی دەسەڵاتی حیزبەتی نەبێ دەبێ خۆمان بۆ سەقامگیرکردنی دەسەڵاتی جەماوەری لە کوردستان ئامادە بکەین و هەر لە ئێستاوە کاری بۆ بکەین و بەهێزی بکەین. دیارە حیزبە سیاسیەکانی کوردستان کە هەر کامە دەور و نەخشی خۆیان هەیە مەبەستی من ئەوە نییە ئەوان حەزب بکەم کە حەزب نابن و بەشێکی گیان نەکراوە لە بزوتنەوەی کوردستانە. بەڵام پێویستەوانیش ئەم ئەگەرە بە هەند وەرگرن و بیکەنە بابەتی گفتوگۆی نێوانیان کە چۆن و لە کام ڕێگایەوە بۆشایی دەسەڵات لە کوردستان پڕ دەبێتەوە کە خەڵکی کوردستان لەژێر سێبەری بەرهەمی زەحمەت و فیداکاریەکانیان بەحەسێنەوە و نەفەسێک بەڕاحەتی بکێشن. ئایا هەر حیزبێک گۆشەیەک بۆ خۆی پڕ بەدات و بەهێزی چەکداری بیپارێزێ یان کوردستان بە دەسەڵاتی جەماوەری هێزی جەماوەری بپارێزرێ و دانە دانە ئاوات و ئارەزوەکانی واتە ئاوادانی و ئازادی و بەختەوەری ئینسان لە ژیان بسەلمێنێ. حیزبەکانیش دەسەڵاتداری جەماوەری بسەلمێن و هەوڵ بدەن لە ڕێگای ئەوانەوە سیاست و استراتیژی سیاسی خۆیان بەرنەپێشەوە. هەمووی ئەمانە دەبێت بکرێت بە ڤاس و لێکۆڵینەوە تا کوردستان هەروەکو پێشەنگی بزوتنەوەی شۆڕشی ڕانەبووە هەروە پێشەنگی چۆنیەتی دەسەڵاتی سیاسی لە پێشهاتی هەر ئەگەرێکی تر لە داهاتوودا بێت. زۆر سپاس بۆ کاگ ناسر بۆ نامە و هەڵوێستی کە گرتوێتی بچین. ویدیۆیەکی کە بینین چاوان دواتر دێنەوە خزمەتی میێران. فەرموو. بلنجة 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 هيج نماوة أي بلنجة 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 هيج نماوة هم يونبو بزربو لجرح ولي عباوة هم يونبو بزربو بدس حكمي بلاوة أي بلنجة 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 هيج نماوة أي بلنجة 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 هيج نماوة هم يونبو بزربو بدس حكمي بلاوة هم يونبو بزربو لجرح ولي عباوة لجرح ولي عباوة عباوة أي بلنجة 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 هيج نماوة أي
بلنجا 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 هيج نماوا هم يونبو بزربو بدس حكمي ملاوا هم يونبو بزربو لجر هوري عباوا لجر هوري عباوا أو مقنعي في الرياضة برخصار ببيني أو عباية في الرياضة ببالة كذبيني تيري في مانجسي ما تصار يدك عبرين أي بلنجا 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 هيش نماوا أي بلنجا 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 هيش نماوا هم يونبو بزربو بدس حكمي ملاوا هم يونبو بزربو لجر هوري عباوا لجر هوري عباوا بوچی دای شاری توجوانی کدنیا دینی بوچی دای شاری توجوانی کدنیا دینی روج آگری سینم عباکد دسوتینی ای بلنجا 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 هیچ نماوا ای بلنجا 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 هیچ نماوا همو ایون بو بزربو بدس حکمی ملاوا همو ایون بو بزربو لجر هوري عباوا لجر هوري عباوا ما في خوي بستيني اي بلنجا 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 هردميني اي بلنجا 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 هردميني فقط حكمي ملايا دبي لا تلميني هرا خندك حكمي دبي ون بلميني اي بلنجا 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 هردميني فقط حكمي ملايا دبي ون بلميني فقط حكمي ملايا دبي ون بلميني هرا خندك دێنە سەر نامەیەکی ترکە کاگڕەحیم بۆی نردوین. کاگڕەحیم نووسیوەتی من پێم وایە خەڵکی ئێران کەمتر لە ئیسرائیل دەترسن تا لە تەقینەوەکانی دوای ئەگەری پەلاماری ئیسرائیل. تەقینەوەی ئەوەڵ ئێستا هەڕەشە لە ئێرانە بۆ هێرشکردن، بەڵام تەقینەوەی گرنگتر ئەوەیە کە لەم هەڕەشە و هێرشکردانەدا تەنانەت یەک وڵات نایەتە دەنگ کە ئەگەر پەلامار بکرێتە سەر ئێران ئەوان کاردانەوەیان دەبێت. تەنانەت سووریا و رووسیا و چینیش بێدەنگن. ئاشکرایە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە ئەنقەست تەنیا تەقینەوەی ئەوەڵ زل دەکاتەوە تەقینەوەکانی دواتر دەشارنەوە. کاگڕەحیم دەڵێ با پرسین ئایا خەڵکی ئێران ئامادەگی شەڕێکی قورسیان هەیە؟ زۆر جار تەقینەوەکانی دووهەم و سێهەم گەلێک کاریگەرترن لە تەقینەوەی ئەوەڵ، بۆیە زۆر کەس بیل لەوانە دەکەنەوە و ناتوانن خۆیان لەگەڵ گوتاری کۆماری ئیسلامی ڕێکخن. بەڵێ دوژمن هەر کەسێک بێ لە تەقینەوەی ئەوەڵدا بۆمبەکانی دەخات و دەڕواتەوەی تر وەڵام زەرەوە نییە، کاری ئەو وێران کاریە. بەڵام ئەگەر دوای ئەم تەقینەوەیە ڕق و قینی خەڵک تەقێتەوە، ئەگەر هەنادەکردی نەوت ڕابوەستێ، ئەگەر وڵاتێکی سووتا و خەڵکێکی برسی بمێنێتەوە و کەسێک لەم جیهانە پان و بەرینە لێ نەپرسێتەوە، ئەو کاتەیەکە ئەم تەقینەوانەی دوایی گەرەنگ دەبنەوە. بۆیە ئێستا من ڕووزەکەمە دەسەڵاتدارانی ئێران، ئێوە بڕیاردەرانی شەڕ ئەبێ بزانن کە هەموو خەڵکی ئێران یارانی ئیمام حوسەین نین، تازە ئەگەر ئیمام حوسەینێک هەبێ. من ئەمانە ناڵێم تا ترس و دڵڕاوکێ بڵاوکەمەوە، من ئەمانە ئەڵێم تا ڕاستیەکان بخەمە پێشچاو تا ڕاستیەکانی دنیای ئەمڕۆ بناسین. ئێوە دەسەڵاتی شەڕخواز وەڵام بزنەوە بۆچی و بە کام مەبەست کۆمەڵگای ئێرانتان کردووەتە مەیدانی شەڕ؟ ئایا لە پێناو ئازادیە؟
لە پێناو دابینکردنی ئەمنیەت و ئاسایشی خەڵکە ئایا بۆ ژیانێکی باشترە، بۆ سەربەرزی و بەختەوەریە، بۆ ئاوەدانیە؟ پێمان ناڵێن بە کام مەبەست ئێرانتان گەیاندووەتە لێواری ئەگەری زۆر تاڵ و ناخۆش. ئێوە دەسەڵاتدارانی ئێران تەنیا و تەنیا لە پێناو بەرژەوەندیەکانی خۆتان بۆ مانەوە لە دەسەڵات پێویستیتان بەم دۆخە هەیە، دۆخێکە شکستی حتمیە. ئەوە تا بە چاوی خۆتان دەبینن خەریکە لە قوپۆکانی دەسەڵاتتان ئەو لە قوپوانە کە بە قیمەتی برسی ڕاگررتنی خەڵکی ئێران و بە قیمەتی بێمافی خەڵکی ئێران ڕێکتان خست بوو خەریکە یەک لە دوای یەک لە ناو دەچن بۆ ئەم ڕاستیە دەشانەوە. تا ئێستا هێزی بەرامبەری ئێوە دیارە بە کاولکاری دەستی باڵای پەیدا کردو و ئێستا گەیشتوتە سۆراغی خۆتە. بەڵێ کاگڕەحیم لە درێژەی نامەکەدا ڕوو لە دەسەڵاتداران نووسیوێتی ئێوە شەرمەزاری ئەم خەڵکن، هەروەک خەڵک بیر لە تەقینەوەکانی دوایی هەر پەلامارێک دەکەنەوە، ئێوە دەبێت بیر لە تەقینەوەی ئاوری ڕق و بێزاری خەڵک لە خۆتان بکەنەوە کە بە هیچ هۆیەک ژیانی ئەوانتان خستۆتە مەترسیەوە. بەڵام خەڵکی بێزار لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی فریوی کەسانێکی شەرخواز ناخۆن. ئێمە خەڵکی ئێران ئەگەر لە تەقینەوەکانی ئەوەڵ نەترسین و تەقینەوەکانی دواییمان دەخاتە بیر و لەوە نیگەرانی. وتنی ئەم حەقیقەتانە ئەرکی هەموو ئینسانێکی دڵسۆزە، بەڵام ئەوانەی وا ئەمانە دەزانن و دەیشارنەوە خەیانەت بە خەڵکی خۆیان دەکەن. با بچینە سەر بابەتێکی تر چاوان. ئێران ماوەی ساڵانەکە هەنگاو بە هەنگاو بۆتە وڵاتێک لە حاڵی شەڕ و ململانێدا. دووپاتبوونەوەی چەرخەی گرژی و ئاڵۆزی و شەڕەکانی لە دەرەوەی سنوور، هەروەها تیرۆرکردن، بۆمباران و موشەکاویشتن و سەرڕۆیی و دەخاڵەتە ناوچەیەکان، هەمووی ئەمانە بەکردەوە ئێرانی خسۆتە قۆناغی شەڕەوە. فۆرمی ئەم شەڕە لەوانەیە لەگەڵ شەڕە باوەکانی تر یەکسان نەبێت، بەڵام دەرەنجامە خراپەکانی لە هەموو شوێنێکەوە پێوە دیارە. ئەم بابەتی کە ئێستا دەخوێنینەوە سەرەتای نامەی هاوڕێ ئەیوب لە کرماشانەوە بوو. کاگەیوب لە نامەکەیدا ئاوا درێژەی پێدات: مانەوە لە بارودۆخی شەڕدا ینی دەرجا لێدان بە باچوونی سەرچاوی وڵات، زاڵبوونی سیاسەتی کوردخان کە دەبێتە هۆی پراوێزخستنی ئاشتی و ئارامی و گەشە سەندن و ڕفا. سەروتر لەوەش وڵاتێکی شەڕ لێدرا و قەیراناوی ئیتر بۆ مانەوە و شوێنی ژیان نابێت و ناسەقامگیری دەبێتە نیشاندەری سەرەکی سیاسەت و ئابووری ئەو وڵاتە. ئەمیر کاگ ئەیوب هەروەها ئەڵێ وڵاتێک کە لە شەڕدایە خەڵکەکەی بەردەوام لە ناو دەوڵاوکێتا دەژین، بەردەوام لە ماتەمینێکەوە بۆ ماتەمینێکی تر، لە تۆڵەسەندنێکەوە بۆ تۆڵەسەندنێکی دیکە دەڕوات و ڕووناکی و ئومێد بۆ سوێنێکی تر لە ئاسۆی کۆمەڵگادا نابیندرێت. جگە لەوانە خەمی سەرەکی خەڵک لە وڵاتێکی شەڕ لێدراودا بژێوی ژیانی ڕۆژانەیانە کە ڕووبەڕووی گرانی شەڕی دەرونی و قەیرانە بێکۆتاییەکان دەبێتەوە و ئەوە تەخوازی ئەوە دەبن کە دۆخەکە لەوەی کە هەیە بە بەراورد بەڕابرد و خراپتر نەبێت. بەڵێ کاگەیوب لە درێژەدا نووسێتی ئێستا با بزانین چ کەسانێک و چۆن پێی ئێرانیان بۆ ناو ئەو شەڕە و نائەمنی و قەیرانانە کردوتەوە، چ کەسانێک بۆ یەکەم جار ئاگری دژمنایەتیان لەگەڵ ئیسرائیل داگیرسان. ئەرکی شەڕ لەگەڵ ئەمریکا لە ناوچەکە و لە ناوچوونی ئیسرائیل بە فەرمانی چ کەسێک بوو؟ بۆچی سوپای پاسداران دەبێت دەستێوەردام کات لەو قەیرانانەی کە هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ ئەمنیەت و بەرژەوەندیەکانی خەڵکی ئێراندانە؟ ئەگەر بۆ بەرگری لە ماف و پشتیوانی لە خەڵکی بێدیفاعە، ئەی بۆچی کۆماری ئیسلامی عەداڵەت و دادپەروەری لە لاوان و خەڵکەکەی خۆی بەجێناهێنێت و ڕۆژ لەگەڵ ڕۆژ مافەکانیان زیاتر پێشل دەکات؟ هەموو بەڵگەکان ئەوە دەردەخەن کە هەر ئەو کەسانی کە لە ساڵی 1367 لە شەڕی ئێران و عێراقدا ناچار بوون دەست بشۆنەوە لەو شەڕە و ڕازی بوون بە ئاگربەست، هەرگیز بە وەسوەسەی شەڕ تا سەرکەوتن بۆ ئازادی قودس و لەناوبردنی ئیسرائیل دەستیان لێ هەڵ نەکرد. لە پشتی ئەم ئستراتیژیە هەم ئیدیۆلۆژی ئیسلامی و خواستی ڕێبەری شیعەکان و ئومەتی ئیسلامی بوونی بووە و هەم بەرژەوەندی سیاسی و ئابووری قازانجبازانی شەڕ و قەیرانیش لە پشتیدا بووە. بەڵێ کاگ ئەیوب لە بەشێکی تری نامەکەی دەرنووسیوێتی بێگومان ئەوانە مانەوە و داهاتووی سیاسی خۆیان لە پەیوەند لەگەڵ سدووری ئینقلاب بەبوونی دوژمنێکی دەرەکی و قەیران سازکردن و گرژیدا دەبینەوە. سەرکەوتن لە پێکێنانی هێزێکی نیابەتی وەک حزبۆڵا لە لۆبنان، بەشداری ڕاستەوخۆ لە سەرکوچکردنی بەهاری عەرەبی لە سووریا، دروستکردنی گروپە جۆرە و جۆرە میلیشیاکانی وەکو زەینەبیون، حەشتی شەعبی، فاتمیون و هیتر،
بەتایبەت لە کاتی شەڕکردن لەگەڵ داعشدا هەمووی ئەمانە بووە هۆی ئەوەی کە ئێران با کاراکتەرێکی سابتی گرژی و ئاڵۆزی ناوچەکەدا ببێت. ڕێکخراوێکی بەرینی هێزە نظامیەکانی سەر بە سوپای پاسداران کە بە بەرەی مقاومەتیان مقاومەتی ئیسلامی ناسراون و ژمارەیان لە دەیان هەزار کەس تێپەڕیوە، هەموویان بە پوڵ و پشتیوانی هەمەلایەنەی کۆماری ئیسلامیەوە خەریکن چالاکی دەکەن. برفراوان بوونی نفوزی ناوچە ئێران پێش هەموو شتێک بەمانەی بەدەسەڵاتی وەرگرتنی سوپای پاسداران لە ناوەوە و دەرەوەی ئێران و هەروەها بوونی بەرچاوی سەردارانی سوپا لە ناوەندە ڕەسمیە حکوومەتیەکاندا بوو. سوپا بەبێ دخاڵەتە نظامیەکانی لە جەرەوەی سنوورەکان نەیدەتوانی لە ناو ئێراندا ببێتە هێزێکی گەورەی سیاسی نظامی ئابووری و حەزبێکی پادگانی. دابینکردنی هەزینەی نظامی دخاڵەتە ناوچەیەکان لە ڕێگەی نهێنی و خارج لە چەرخەی دارایی شەفاف بناغی گەندەڵی تۆڕ و شەبەکەکانی بەربەڵاو سەر کرد. لە ئێراندا زۆر بەکەمی دەبینێت لە گەندەڵیەکی گەورەدا پێ برادرانی قاچاقچێتی تێنەبێت. بەڵێ کاگەیوب دەڵێ بەبارمتەگرتنی سیاسەتی دەرەوەی وڵات و ڕۆڵی سەرەکی نظامی لە ساخت و پەرداختی سیاسەتە ناوچەیەکان دەرەنجامی دەخاڵەتە ناوچەیەکانی دیکە بوو. هاوکات دەخاڵەتی ڕاستەوخۆی نظامی ویان بە کەڵک وەرگرتن لە هێزە نیابەتیەکان بووە هۆی ئەوەی کە ئێران وەکو وڵاتێکی سەرەڕۆ یاخی لە ناوچەکە و جیهان دەرکرێت. حکوومەت و سوپای پاسداران هەرگیز بەڕوونی و شەفاف لەبارەی ڕاددە و چەند و چۆنی تێچوو دەرەنجامەکانی ئەم دەخاڵەتانە لەگەڵ بیر و ڕایگشتی ئێران قسەیەکیان نەکرد و ئەم بابەتەیان کرد بە هێڵی سووری سیاسەت لە گۆڕەپانی گشتیدا. بەڵام هاوکات کۆمەڵگای ئێران وردە وردە ڕێگای خۆی لە حکوومەت جیا کردەوە. ئەگەر لە سەردەمێکدا سوپا توانی بەڕەوایەتی مدافعانی حرەم و شەڕ لەگەڵ داعش لە دەرەوەی سنوورەکان مەشروعیەت بدا بە دەخاڵەتە نظامیەکانی لە دەرەوەی سنوورەکان و بەشێک لە کۆمەلگاشی ڕازی کرد، بەڵام ئێستا ساڵانێکە بیر و ڕای گشتی کە خۆیان لەگەڵ ئەم حکوومەتە جیا کردوێتەوە بە شێوەی جۆراوجۆر و بە ئاشکرا دژایەتی خۆیان لەگەڵ ئەم ئیستراتیژیە هەڵە و پەرهەزینەیە دەربڕیوە. ئێستا باسی سەرەکی پێشبینیکردن لەبارەی کردەوە و یان کاردانەوەی ئێران و ئیسرائیل یان ئەم هێز و ئەو هێزی نیابەتی لە ململانی و ڕووداوەکاندا نییە، بەڵکو ئێستا پێویستە لە چرخەی هەرڕۆژەی شەڕ بڵاوبوونەوەی ئامرازی شەڕ گرژی و ئاڵۆزی و وێرانی و کوشتار بینە دەرەوە و ئەمەش مەیەسەر نابێت مەگەر ئەوەی کە ئەو حکوومەتە سەرڕۆیە کە بە قەیران دروستکردن خۆی ڕاگرتووە بخرێتە خوارەوە. زۆر سپاس بۆ کاگەیوب ئەو نامەی کە بۆی ناردین بچین ڤیدیۆیەکی تر ببینین دواتر دێنین بابەتەکانی کەش دەخەنین. کەسێکم بۆ ژیانم ڕێم نەوەکو بۆ مردن بژین نەوەکو بۆ مردن بژین
کەسێکم بۆ ژیانم رێم نەوەکو بۆ مردن بژیم نەوەکو بۆ مردن بژیم وەچنگی کارخناوی بێ وەکیلی دڵدۆشی جابێ وەچنگی کارخناوی بێ وەکیلی دڵدۆشی جابێ بەس ڕۆژانی جاران بێ هیتاری کایی زیندان بێ من کەسێکم بۆ ژیانم رێم نەوەکو بۆ مردن بژیم نەوەکو بۆ مردن بژیم کەسێکم بۆ ژیانم رێم نەوەکو بۆ مردن بژیم 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 نەوەکو بۆ مردن چاوەنامێکی ترمان لەبەردەستە کە هاوڕێ سارینا لە سنەوە بۆی نردین. هاوڕێ سارینا لە نامەکەیدا نووسیوێتی لە مانگی ڕەزبەردا لانی کەم 72 کەس لە ئێران لە سێدارە دراون. ژمارەی ئێدامەکان لە 8 ساڵ مانگی یەکەمی ئەم ساڵدا لە 8 مانگی ببورن ئەم ساڵدا لانی کەم گەیشتە 478 کەس. منداڵێک و 5 ئەفغانستانی لەنێو ئەو کەسانەدا بوون کە لەم مانگەدا لە سێدارە دراون. 35 لەوانی کە لە سێدارە دراون تۆمەتبار بوون بە قەتڵ و 35 کەسی دیکەشیان پەیوەندیان بە موادی مخدرەوە بووە و 2 کەسیان تۆمەتبار بە محارەبە بوون. لە سەرەتای سەرۆک کۆماری پزیشکیانەوە لە نۆی گەلاوێژە و لانی کەم 179 کەس نزیکەی 3 کەس لە ڕۆژێکدا لە سێدارە دراون. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران بە بۆنەی لە سێدارەدانی بە کۆمەڵی دیلەکان لە سای بارودۆخی شەڕ لەگەڵ ئیسرائیل هشداری دەدات. بەڕێوەبەری ئەم ڕێکخراوە توێتی ئەزمموی ساڵانی ڕابردوو نیشانی دەدات کە کۆماری ئیسلامی لە کاتی قەیرانەکانی دەرەوەدا سەرکوت و ئێعدام زیاد دەکات. مەبەست لە ئێدامکان دروستکردنی ترس و پێشگرتنە لە دروستبوونی ناڕزایەتی، چونکە حکوومەت زۆر باش دەزانێت کە گەورەترین مەترسی لەسەر بوونی ئەو سیستمە خەڵکی ئێرانە کە داوای مافە بنەڕەتیەکانی خۆیان دەکەن. هاوڕێ سارینا لە درێژەدا ئاماژە بەوەش دەدا کە لە بارودۆخی ئێستادا مەترسی لە سەدارەدانی بە کۆمەڵی زیندانیەکان زۆر جددیە. لە چەند مانگی داهاتوودا ژیانی سەدان زیندانی لە مەترسیدایە. خەڵکی ئێران دامەزراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگەی نێودەوڵەتی پێویستە زیاتر گرنگی بە ئێعدامەکان بدەن لە ڕێگای کارزارە مەدەنیەکانەوە و بەرزکردنەوەی تێچووی سیاسی پێش بە لە سێدارەدانی بە کۆمەڵ بگرن. بەڵێ زۆر سپاس بۆ سارینا بۆ ناردنی ئەم نامەیە. دوێنێ پێنجشەممە ڕێکەوتی 10 ئۆکتۆبر هاوکات بوو لەگەڵ ڕۆژی دژایەتی لەگەڵ سزای ئەعدام. بەڵام ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بە مەبەستی چاوترسێنکردنی هەرچی زیاتری خەڵکی ناڕازی ئەم سیاسەتەی چاوتر کردوێتەوە. واقعیەت ئەوەیە کە هەستی ترس لە ڕووخان و داڕمان
سەر تاپای حکوومەتی ئیسلامی داگرتووە. ئەم ترسە قەیرانە ئابووری و کۆمەڵایەتیەکان، قەیرانی شڕعەت، شکستی یەک لە دوای یەک لە دیپلۆماسی نێودەوڵەتی و لە سەروی هەموو شیانەوە خەباتی کرێکاران، خانەنشینان، ژنان، دادخوازان و ورە و شێلگیربوونی خەباتکاران لە دژی سزای لە سێدارەدان و هەڵوەشانەوەی خستویانەتە دڵی بەرپرسانی داما و سەر لە شێواوی ڕژیمەوە. ئەم ترسا ڕیزەکانی دەست و پەیوەندیەکانی ڕژیم و هێزەکانی سەرکوتیشی داگرتووە و بە تایبەتی لەم ڕۆژانەدا زیاتر پەرێسەندووە. هەر بۆیە ڕژیم لە پێناو ڕازیکردنی لایەنگرانی و پاراستنی جێگە و پێگەی خۆی لە ناو بازنێ بەرتەسکی ئەو بەشەدا و بۆ سەقامگیرکردنی خۆی لە بەرامبەر ئەو ئۆپۆزیسیۆنە ناوخۆیەی کە پشتی لێکردوون، هەموو ئامرازێکی جینایەتکارانەی خۆی خستوەتە گەڕ بەڵمبەستی بێدەنگکردن و پاشەکشە پێکردن بە ئازادی خوازان و خەباتکارانی خوازیاری ڕووخاندنی ڕژیم. یەکێک لە ئامرازە کاریگەریەکانی کە ئەم ڕژیمە فاشیستە بەکاری دەهێنێت بریتیە لە ئێعدام. بڵێ هاوڕێ سارینا نووسیوەتی هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەم دەسەڵاتە سەرڕۆ و چەوسێنەرە دەرکردنی حکمی لە سێدارەدان لەسەر بنەمای وەرگرتنی دامپێدانانی زۆرم لێ و جنایەتکارانە لە دەست بەسەرکراوان لە بەناو دادگاکاندا بەبێ ئامادەبوونی پارێزەر و لەلایەن ئەو جەلادانەوە کە بەرگی دادوەریان پۆشیوە بەکار هاتووە و تا ئێستاش وەک دەی شەست بەکاری دەهێنێت. بەڵام سیاسەتی درێژەدان بەمانەوە بە پشتبەستن بە سێدارە بە پێچەوانی دەی شەست جەماوەری تووڕەی نەک هەر چاوترسێن نەکردووە، بەڵکو زیاتر هانی داون و ڕای کێشاون بەرەو خەباتێکی ڕاستەوخۆ لە دژی ڕژیم و بەمەبەستی ڕووخاندنی. حزوری بەربڵاوی خەڵک لە مەیدانی خەبات لە دژی ئەدام و خەبات بۆ ڕاگرتن و هەڵوەشاندنەوەی تەنانەت لە ناو قەسابخانەکانی ڕژیم و لە بەرچاوی پاسەوانانی زیندان و جەلادەکاندا دەنگدانەوەیەکی بەهێزی هەیە. 61 زیندانی سیاسی بەندیژنان لە زیندانی ئەڤین ئەم دەنگە بەرزەی ناڕەزایەتیە بەگوێی هەڵسوراوانی سنفی مامۆستایان، کرێکاران، خانەنشینان، هونەرمەندان، بنەماڵەی زیندانیانی سیاسی، دادخوازان و ئێرانیانی تاراوگە گەیشتووەوە بە گەرمی پشتیوانیشی لێکراوە. بەڵێ بزوستنەوەی خەبات لە دژی ئادام تەنیا خەبات بۆ پێشگرتن لە سێدارەزانی زیندانیانی سیاسی نییە، بەڵکو ئەم ناڕزایەتیە یەک جەنگ و ئاشکرایە خەباتێکە لە پێناو قەدەغەکردنی هەر جۆرە ئەشکەنجەیەک لە ژێر هەر ناونیشانێکدا و هەڵوەشانەوەی سزای لە سێدارەزان لە ئێرانی ئەمڕۆ و سبەینێدا. ئەعدام سزایکی نامرۆڤانەیە هەم بۆ زیندانیانی سیاسی و هەم بۆ زیندانیانی زیانە کۆمەڵایەتیەکان. لەم ڕووەوە پێویستە ئەو خەباتە ئێستا لە دژی کردزەوەی لە سێدارەزانی جنایەتکارانەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بکرێتە خەباتێکی ڕێکخراو لە پێناو هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان لە دوا ڕۆژی شۆڕشی ئێراندا. نابێت هیچ کەسێک تەنانەت جنایەتکارانی کۆماری ئیسلامی حکومی ئەعدامیان بەسەردا بسەپێنرێت. ئەمە دەبێتە بەڵگەنامەی باڵادەستی ئەخلاقی کۆمەڵانی خەڵکێران لە شۆڕشی داهاتوودا. دەبێ ئەم سەردەمەی تۆڵەسەندنەوە و خوێن ڕشنە کۆتایی پێبێت. جنایەتکاران دەبێت لە دادگایەکی سەربەخۆدا لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت و لە بری سزای لە سێدارەدان سزای تریان بەسەردا بسەپێنرێت. جەماوەریکردنەوەی خەبات لە پێناو قەدەغەکردنی هەر جۆرە ئەشکەنجەیەک لە ژێر هەر ناو نیشانێکدا و هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان یەکێکە لەو ئەرکانێک کە ئەمڕۆ دەبێت شێرگیرانە و بە هەموو هێز و توانەوە کاری بۆ بکرێت. پێویستە ئەو ئاڵا پڕ لە شانازیە کە 61 ژنی سیاسی لە زیندانی ئەڤین بەرزیان کردووەتەوە بکرێتە ئاڵای خەباتی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا. لەم ڕووەوە هەوڵدان بۆ گشتگیرکردنی خەبات لە پێناو هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان هەوڵێکە بۆ یەک قسمی خەباتی دادخوازانی دەیە خوێناویەکانی ڕابردوو چ لە سەردەمی پەهلەوی و چ لە سەردەمی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لەگەڵ بنەماڵەی زیندانیانی سیاسی و زیندانیانی زیانە کۆمەڵایەتیەکان. کم مکیدین شیرمون تو جهان غریبمون کردین توی شیشمون مدام بازی چمون کم چپوندین بهمون جیبامون و تکون حالا نصفشو بدیچین باقی رو برون. چطوری اقتصادی که برتره، چطوری فربه، چطوری قدرت منطقه، چطوری قره معتبرترین پاسپورت، چطور مرزت خاک فروش دریا فروش، چطوری هرزه، چطوری دکوری
گیره بده بجویم جوری با پا رفتی توش که نمیتونی بشوریش صف شیر رو ندیدی تو زندگی ژتونی قبل سخرانی کره بزن تا که ببری بی آلا و بالی جیب خالی پوز عالی مسموم فاسد تبل تو خالی اگه حکومت دینی چرا نوکر چینی چرا اما میکنی باج به دشمنت میدی صراط المستقیم چرا همش منحرف میشی چرا تناب داره تو مدام منتقد میدید تو چطوری بره چطوری برده غلام مطیع همیشه حاضر تو صحنه از نون نظام بگو مالک که فله چطور طعمش شیرین چربه واکسن امریکنشو زده بچه بزن تا گرمه حلاله بله کم مکیدین شیرمون تو جهان غریبمون کردین توی شیشمون مدام بازی چمون کم چپوندین بهمون جیبامونو تکون حالا نصفشو بدیچین باقی رو به روز کم مکیدین شیرمون تو جهان غریبمون کردین توی شیشمون مدام بازی چمون کم چپوندین بهمون جیبامونو تکون حالا نصفشو بدیچین باقی رو به روز دیگه خلیج نه فارس نه عربی چینیه قرارداد 25 ساله رو ندید دیدیمش این بار کردی پاتو دراز تر از گلیمت ایران خون میده خونشو پس میگیره بد میبینه اونی که وطن منو فروخ سوزنشو تیز کرد دوخت سر و ته و دروغ بد میبینه اون که جا پاش توی این فساده بی وطن بی مایه ای که از ایران مایه میذاره جواب این ملت ورشکسته رو کی میده نسل ما سوخت آینده بچه هامون چی میشه این بار دولت واسمون چه نسخه ای پیچیده شاید چین داره کل ایرانو تحفه میگیره شرم کنید شرورا بی شرافتا شلوار کشور رو بچ از فکر دین ما نباش پروانه رو سوزوند نوبت پیله ها سران سند و پاره کن یا واکن تو زندان جا برا بەپێی هەندێک لێکۆڵینەوە و تێوری سیاسی شەرخوازی یان دروستکردنی هەڕەشەی دەرەکی هەمیشە ئامرازێکی کاریگەر بووە بۆ لادانی بیرروڕایگشتی لە کێشە ناوخۆیەکان لە کەشوهەوای شەرخوازانەدا دابەشکردنی ڕاند بەسەر کەسانی سەر بە حکوومەت و پشتیوانیاندا وەک ئامرازێک بۆ بەهێزکردنی پشتیوانی لە نیزام و چەسپاندنی دەسەڵاتی سیاسی و شاردنەوەی ناکاراییەکان بەکاردەهێنرێت ئەم تاکتیکە ڕێگە بە حکوومەت دەدات دڵسۆزی چینەوە بەستەکراوەکان بەخۆی لە ڕێگەی فراوانکردنی تۆڕەکانی ڕاند تەزمین بکات و شەرعیەت و سەقامگیری خۆی لە دۆخە مەترسیدارەکاندا بپارێزێت هەڵبەت دروستکردنی کەشوهەوای شەڕ تەنیا یەکێکە لە ئامرازەکانی حکومڕانی و ئەم تاکتیکە بەپێی هەلومەرج و چیدمانی حکوومەت ئەرکی جۆراوجۆری هەیە کە لێرەدا ئاماژە بە هەندێکیان دەکەین بەڵێ ئەمیر بەپێی ئەم تێوریە حکوومەتەکان بەتایبەت حکوومەتە پانخوازەکان لە هەلومەرجە هەستیارەکاندا کە ڕوبەڕووی کێشەی ناخۆی وەکو قەیرانی ئابوووریان ناڕزایەتی گشتی دەبنەوە شەڕ یان دروستکردنی کەشوهەوای شەڕ لەگەڵ دژمنێکی دەرەکی وەک ئامرازێک بەکاردەهێنن بۆ لادانی سەرنجی ڕایگشتی لە کێشە سیاسی و ئابوووریەکانی ناخۆ لەسەر بنەمای ئەمەش حکوومەتی ئیسلامی بە زیادکردنی هاودەنگی ئومەتی حەزبۆڵا لە ڕێگای دروستکردنی هەڕەشەی دەرەکی یان دەستپێکردنی شەڕەوە دەیەوێت شەرعیەت بدات بە دەسەڵاتی خۆی و شەڕە ناوخۆیەکان کەم کاتەوە. حکوومەتی ویلایەتی فەقیه بە بڵاوکردنەوەی ترسی هێرشی دەرەکی یان شەڕ دەتوانێت فەزای ناوخۆ ئەمنیەتی و میلیتاریزە بکات و پاسا بۆ سەرکوزکردنی نەیارانی سیاسی یان ناڕزایەتی گشتی وەک ڕێکارێکی پێویست بۆ بەرگریکردن لە ئاین یان پاراستنی ئاسایش ڕەوایی بدات و دابنێت. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی هەر چالاکیەکی دژبەر بە خەیانەت یان هاوکاری لەگەڵ دژمنێکی دەرەکی هەژمار بکرێت. بەڵێ هەروەها بەڕاگەیاندنی باری ناسایی یان بەکارهێنانی کەشوهەوای شەڕ وەکو بیان و حکوومەت کۆنتترۆڵی خۆی بەسەر هاوڵاتیان و دەستگاکانی ڕێکخەر و میدیا و گروپە ئۆپۆزیسیۆنەکاندا تونتر دەکاتەوە. بەم شێوەیە حکوومەت هەوڵ دەدات خۆی وەک تاکە دامەزراوەی متمانە پێکراو بۆ مامەڵەکردن لەگەڵ قەیرانەکان بناسێنێت و پەرە بدات بە سەرکوتی نەرم و سەخت و نارانی خۆی زیاتر لە جاران سەرکوت بکات. لە بارودۆخی شەڕ یان نیمچە جەنگدا حکوومەت بودجەیەکی زۆر بۆ بەهێزکردنی ئامێرەکانی سەرکوتکردنی نەرم و سەخت هێزە ئەمنیەکان پیشەسازیە سەربازی پەیوەندیدارەکان تەرخان دەکات. ئەم تاکتیکە نەک هەر ڕێگری دەکات لە تەرخانکردنی سەرچاوەکان بۆ کەرتە جەوهەریەکانی وەک پەروەردە تەندروستی یان گەشەپێدانی ئابووری بەڵکو فەزای پێویست بۆ دروستکردنی تۆڕی گەندەڵی و ڕاندخۆری لە کەرتی سەربازی و ئەمنیدا دابین دەکات. لەم دۆخەدا کەسان و گروپەکانی سەر بە حکوومەت لە ڕێگەی گرێبەستی گەورەوە سوودێکی یەکجار گەورە وەردەگرن لە کاتێکدا بەهۆی نەبوونی شەفافیەتەوە ئەم پرۆسانە بە شێوەیەکی نهێنی و ڕانتی بەڕێوە دەبردرێن. میدیای حکوومەتی ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە دروستکردنی کەشوهەوای شەڕدا.
ئەم میدیانە زۆر چالاکن لە پەرەپێدانی دژمنایەتی لەگەڵ دژمنێکی دەرەکی و دروستکردنی کەش و هەوای شەڕ. ئەوان بە خستنە ڕووی راپۆرت و شیکاری یەکلایەنە وێنەیەکی ئەرێنی لە چالاکی نظامیەکان و هەڵوێستەکانی ڕژیم دەخۆڵقێنن و دژمنان بە دۆڕا و لاواز نیشان دەدەن و هەر ڕەخنەیەک لە حکوومەت وەک خەیانەتێک لە نیشتمان و نیزام دەناسێنن. چینی دوێک ببینن دواتر دێنەوە درێژە بە بابەتەکانی. کەسێکم بۆ ژیانم رێم نەوەکو بۆ مردن بژین نەوەکو بۆ مردن بژین کەسێکم بۆ ژیانم رێم نەوەکو بۆ مردن بژین نەوەکو بۆ مردن بژین وەچنگی کارخناوی بێ وەکیلی دڵجۆشی جابێ بەس ڕۆژانی جاران بێ هیتاری کایزیدان بێ من کەسێکم بۆ ژیانم رێم نەوەکو بۆ مردن بژیم نەوەکو بۆ مردن بژیم کەسێکم بۆ ژیانم رێم نەوەکو بۆ مردن بژیم 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 نەوەکو بۆ
لەم بەشەدا نامەی کاک هەوراز دەخوێنینەوە. کاک هەوراز نامەکەیدا نووسیوێتی ڕۆژی دووشەممەی ڕابردوو 7 ئۆکتۆبر ساڵێک بەسەر پەلاماری حەماس بۆ سەر ئیسرائیل تێپەڕی. پەلامارێک جگە لەوەی کە گومانی زۆرە لەسەری ئاکامەکەی تا ئێستا جگە لە کوشتنی پتر لە 40,000 کەس و کاولکردنی کەرتی غەزە و ئاوارەبوونی نزیک بە 2 ملیۆن خەڵکی ئەو ناوچەیە هیچی بەدواوە نەبووە. من لەم نامەیە ینی کاک هەوراز دەڵێ من لەم نامەیە بەبەستم نییە ئێستا چۆنیەتی ئەم شەڕە و دەرەنجامەکانی لێک دەمەوە کە ئەڵبەت کارێکی پێویستە، بەڵام لە ساڵیادی ئەم شەڕەدا شتێک سەرنجی ڕاکێشام کە حەزم کرد لە ڕێگای ئێوە لەگەڵ بینەرانی تر بیخەمەڕوو. حەماس دەڵێ لەم شەڕەدا سەرکەوتوو بووە. بەو پەلامارە داستانی زەربە نەخواردنی ئیسرائیلی تێکشکات. سەرنجی بیرۆڕای جیهانی بۆ کێشەی فلستین ڕاکێشاوە و بۆیە خۆی بە سەرکەوتوو دەزانێت. بەڵێ کاگە هەوراز هەروەها ئەنووسێ لە لایەکی ترەوە ئیسرائیلیش خۆی بە سەرکەوتوو دەزانێت. زۆربەی ڕێبەرانی حەماس و حەزبۆڵای لە ناو بردووە. حەماسی کز و لاواز کردووە. غەزای لە حەماس سندوێتەوە ئەگەرچی بەرد لەسەر بەرد نەماوە. ئێستاش ئەبینین خەریکە هەمان سناریۆ لە باشووری لۆبنان ئەنجامەدات. حەزبۆڵاش دەڵێ سەرکەوتوو بووە. هێشتا بەشێک لە ڕێبەرانی لە مەیداندان. هێشتا هێزی هەیە، هێشتا موشک و پەهبادی هەیە و هێشتا هەر خەریکە مقاومەت دەکات. ئەوە نییە هێرشی کردوتە سەر حەیفا و چەند شوێنی تر کەوا بوو سەرکەوتووە. کۆماری ئیسلامیش دەڵێ سەرکەوتوو بووە. دوو جار هێرشی موشکی کردوتە سەر ئیسرائیل. جاری دووهەم گۆبەندی هەنێنی ئیسرائیل کارێکی پێ نەکرا. ئەبووهەتی ئیسرائیلی تێکشکاندووە. ئێستاش لە غەزە و لۆبنان مقاومەت هەیە کەوا بوو سەرکەوتووە. کاگ هەوراز دەڵێ ببڕوای من هەمویان ڕاست دەکەن، هەمویان سەرکەوتوو بوون، چون سەرکەوتن لە فەرهەنگ و ئەقڵیەتی ئەم دەوڵەتانە واتە کۆماری ئیسلامی و ئیسرائیل و هەروەها ئەو گروپانەی وەگە حەزبۆڵا و حەماس و ئەوانی تر، یعنی هەرچەند لە دوژمن بکوژێ جا فەرق ناکات ئەوەی وا چەکی پێیە یان بێچەکە و خەڵکی مەدەنین لە لای تۆ ئەبن بە دوژمن. یعنی هەرچی زیاتر کاولکاری بکەی، هەرچی زیاتر تیرۆر بکەی، هەرچی زیاتر ئاسەواری ژیان لەناوبەری، هەرچی زیاتر درۆ بکەی، هەرچی زیاتر فری بدەی، هەرچی زیاتر خەڵک لە ترس و نیگەرانی ڕابگری کە ئیتر بیر لە شتێکی تر نەکەنەوە ڕاستە. لەم فەرهەنگەدا بەڕاستی هەمویان کەم تا زۆر سەرکەوتوو. بەڵێ کاک هەوراز نووسیەتی بەڵام بە پێچەوانە ئەگەر سەرکەوتن بە گەشەسەندنی وڵات ئاوەدانی دابینکردنی ژیانی ئینسانی بۆ دانیشتوانی بێ، ئەگەر سەرکەوتن بە مانای ڕزگارکردنی منداڵان لە ترسود لە ڕاوکێ بێ، ڕزگاری لە فریو بێ، نەمانی فەقر و فەلاکەت بێ، بەهێزکردنی عشق و خۆشەویستی بە ئینسان بێ، چاندنی تۆی هیوا بە ئایندەیەکی گەشت بێ، ئەگەر سەرکەوتن بە دابینکردنی ڕفاه و خۆشبەختی و شادی لە ژیان بێ، بڕاستی کام لەمانە سەرکەوتووە؟ هیچ کام، بێشک هیچ کامیان. کاکەوراز دەڵێ من دەڵێم ئەو کەسە و ئەو جریانە کە باوەڕی بەوە بێ کە ئینسانەکان و مافی ئینسانەکان و ژیانی ئینسانەکان مێحوەرە و بیر لە ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینسان جیا لە باوەڕ و ئاین و نەتەوە دەکاتەوە سەرکەوتووە. زۆر زۆر سپاس بۆ کاک هەوراز بۆ ئەم نامە تێرە تەسەلی کە نردوێتی بۆ ئەم بەرنامەیە. چینە سەر نامەیەکی تر چاوان هاوڕێ کۆبرا لە مەهاباتەوە بۆی نردوین. ئەلبەت دوو یادداشتی کورتی بۆ نردین هاوڕە کۆبرا نووسێتی سەرۆک وەزیری ئیسرائیل نەتانیاهۆ وێنەیەکی خۆی لەگەڵ ڕەزا پاهلەوی بڵاو کردەوە و نووسێتی بە هیوای خوددا بەم زوانە لەتارە بۆ ئەوەی نیشان بدات کە ئەمە گاڵتەنیە بەڵکو ئەم بەڵێنە جددیە و گەڕەنتی هەیە. نەتانیاهۆ وەزیری کۆچ و کۆچبەرانی خۆی نرد بۆ ئەوەی چاوی بە ڕەزا پاهلەوی بکرێت تا وێنەیەکی هاوبەش واتە بە یادگاری لەگەڵیدا بگرێت. ماوەیەک پێشێستا نەتانیاهو لە پەیامێکدا ڕاگەیاندووە گەلی ئێران زۆر زووتر لەوەی بیری لێ دەکەنەوە ئازاد دەبن، بەڵام بەدەست چه هێزێک. دیارە مەبەستی جەنابیان نەک بە هێزی خۆ بەڵکو لەلایەن هێزێکی ترەوە. ئەلبەت ئەم جارە جەنابی پەهلەوی بە پاڵپشتی ئیسرائیل لە خۆڕانیە کە لەم ڕۆژانەدا ئەم جەنابە ڕاگەیاندووە دوای ڕووخاندنی کۆماری ئیسلامی ناهێڵین بۆشایی دەسەڵات ڕووبدات. حتمەن خۆی داناوە کە ئەم بۆشاییە پڕ بکاتەوە. لە فارسیدا مەسەڵێک هەیە کە ئەڵێ ئارەزوو بەرجەوانان عیب نیست، بەڵام ئاغای پەهلەوی بە نیازە بیگۆڕێ بیکات بە ئارەزووی پیران. ئەمە ڕێبازێکە کە ڕەزا پەهلەوی و پێشتر هێزەکانی دیکە پەیڕەویان کردووە و ئیمتحانی خۆی داوە و تا ئێستاش لە ژێرباری ئەم ئیمتحانە شکست خواردووە، پشتیان ڕاز نەکردوێتەوە.
بەڵام ئەم تاقمە بیریان لە یەک شت نەکردوێتەوە کە بزوستنەوەی ژینە لە ژێر دروشمی ژن ژیان ئازادی لە ناوەڕۆکدا شۆڕژگەرانەیە، یعنی دەرز وەرگرتن لە مێژوو خۆ ئامادەکردن بۆ کۆتای هێنان بە سیستمێک کە خام نەئی و ڕەزا پەهلەوی ئەگەرچی بە دۆ شێوازی جیا بەڵام بەرهەمی هەمان سیستمن. ئەوان لە زۆر بواردا هاوڕێن، یەکێکی حساب نەکردن بۆ هێزی جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ئێرانە کە ئیتر مل بە سیستمی بەناو پاشایەتی ئیتر نادەن، لای ئەوان چشا بێ چ شێخ ئیمتحانی خۆیان داوەتەوە. بەڵێ هاوڕێ کوبرا لە درێژەدا دەڵێت لەم ئەکسە یادگاریەدا زەردەخەنەی ڕەزا پەهلەوی ئاماژەیە بە هیوای ئەم دیدارە لە تاران بەدەر لە گاڵتە پێکردن هەرۆک پێشتر باسکرا ئەمە تەنیا حکوومەتی ئیسلامی نییە کە خەڵک بەکەم دەزانێت، وا دیارە هەندێک کەسی دیکەشن وابیر دەکەنەوە. بەڵام خەڵکی ئێران محکوم نین لە نێوان دوو پشک و ماردا کە یەکێکیان هەڵبژێرن. لە ڕاستیدا ئەوان بڕیاری خۆیان داوە و بزوتنەوەی ژن ژیان ئازادیان هێناوەتە گۆڕێکە جەنابی پەهلەوی پێی بێگانەیە. ئەم بزوتنەوەی هەروەک تا ئێستا نیشانی داوە ڕێگا نادات کە هەر کەسێک سواری شەپۆلی بێت. ئەوان ڕێگەی ڕزگاری بەهێزی یەکگرت و ڕێکخراوی خۆیان بپێوە. بەڵێ ئەمیر دوومینیاداشتی هاوڕێ کوبرا ئەوەیە کە لەم ڕۆژانەی دواییدا سی ڕۆژنامەوان و هۆنەرمەند لە ئێران لە پەیامێکدا هۆشداریان پێدراوە و چەند کەسێکیان بانکێشتی دەستگای قەزای کراون کە خۆ بپارێزن لە هەر چەشنە ڕەخنەگرتنێک سەبارەت بە ئەگەری شەڕ و دەرەنجامەکانی. یەکێک لە خەبەرنگارەکان ئەڵێ ئەم هۆشداردانانە هەروە درێژە هەیە و تەنانەت لە دانی یەک ستۆری سادە لە ئینستاگرام بگرە تا تویتکردنێک لەگەڵ دەست بەسەرداگرتن تا مەمنوعکردن لە کار چاوەڕوانیان دەکات. ئەمە لە حاڵێکدایە کە حەقی هەر کەسێکە کە سەبارەت بە داهاتووی خۆی و وڵاتەکەی قسە بکات، ڕەخنە بگرێ و تەنانەت باس لە نیگەرانیەکان بکات و مەترسیەکانی پێشهاتنی شەڕ بخاتە پێشچاو. هەر لەم پەیوەندێدا هەواڵنێری تەسلیمی سەربەسپای پاسەران هەینی ڕابردوو باز لە لێپرسینەوەی قەزایی لە نەوید محەممەدزادە ئەکتەری سینمای کرد کە سەبارەت بە موشک هاوشتنی کۆماری ئیسلامی نیگەرانی دەربڕی بوو. هەمووی ئەمانە دەرخەری ئەو ڕاستیان کە کۆماری ئیسلامی هۆڵ ئەدات گوتاری شەڕخوازانەی خۆی بەسەر کۆمەڵگادا زاڵ کات. هەروەها زۆر ئاشکرا دیارەکان نیگەرانی ئەوەیەکە دەنگی دژە شەڕ و دەنگی دژ بە سیاستەکانی لە ناوخۆ ئێران بەرز بێتەوە. هەر لەم پەیوەندیدا دادستانی تاران جمعی ڕابردوو لە دروستکردنی پەروەندەی ئەمنیەتی بۆ ئەو کەسانە کە بە بڕوای ئەوە ئەمنیەتی ناوخۆی وڵات دەشێوێنن کرد. هەوڕێک کوبرا لە کۆتایی یادداشتەکەیدا دەڵێ کۆماری ئیسلامی باش دەزانێت کە سیاسەتی شەڕخوازانی لە ناوخۆی ئێران کڕیاری نییە و بەشی زۆری خەڵک باسلەوە دەکەن کە ئێمە نیگەرانی خەڵکی فلستینی، ئێمە دژی سیاسەتی ڕەگەزپەرستانی دەوڵەتی ئیسرائیلین، بەڵام لە ناوبردنی ئیسرائیل و ڕزگاری خەڵکی بێتاوانی فلستین ئیشی ئێمە نییە. کاتێک دەتوانین باس لە ڕزگاری خەڵکێکی تر بکەین کە خۆمان ڕزگار بین، خۆمان ژیانمان، مافمان، ئاوات و ئارزوەکانمان هەر ڕۆژە لەلایەن دەسەڵاتێکی خۆسەپێنەر و سەرڕۆ پێشێل نەکرێت. خەڵک دەڵێن بزوتنەوەی ئێمە بۆ ڕزگاری و سەلماندنی مافەکانمان، بزوتنەوەی ئێمە بۆ لە گۆڕنانی یەکێک لە بنکە سەرەکیەکانی ئیسلامی سیاسی لە خزمەت بە دابینکردنی سڵق و ئەمنیەت بۆ ئاسایش نەتەنیا لە ئێران بەڵکو لە گشت ناوچەکەیە. ئەو کات کە بەهێز بووین دەتوانین پشتیوانی هەر بزوتنەوەیەکی ڕزگاری خوازانە لەوانە بزوتنەوەی خەڵکی فلستین بین بۆ سەلماندنی مافەکانیان. گومان لەوە مەکەن دەسەڵاتێک کە جگەل لە زمانی سەرکوت بۆ داسەپاندنی بە بێمافی خەڵکی خۆی زمانێکی تر نازانێت قەت ناتوانێت خەڵکێکی تریش ڕزگار بکات. درۆیە و کۆماری ئیسلامی مەبەستی تری لەم سیاسەتە هەیە و مافەڕەوەکانی خەڵکی فلستینی کردووەتە ئامرازی سیاسەتەکانی خۆی لە ناوچەکە بۆ بەهێزکردنی دەسەڵاتی خۆی. زۆر زۆر سپاس لە هاوڕێ کوبرا و بزانم لە شاری مەهاباتەوە بوو ئەم دوو یادداشتەی بۆ ناردین هەر بژین و بمێن. با بچین ڤیدیۆیەک ببینین دواتر دێنەوە بابەتێکی لێ دەست پێ دەکەین. فەرموو. هەر جارێکی هێرنی کەمکانی کاری وەیادێ ڕۆژگاری جوانی کولانی دەوەرەکانی زەخمەکانێم وەتەن یادی مەدلە
چاوان نووسراوەیەکی ترمان لەبەر دەستەکە کاک بیستون بۆی نردوینوە لەسەر بزوتنەوەی ژینایە کە لێرەدا چەند بەشێکی بە ئاگاداری ئێوەی بینەرانی ئازیزیش دەگەین. کاک بیستون نووسێتی ساڵی 1401 لە کوردستانی ئێران واتە ڕۆژهەڵاتی کوردستان خاکێک کە مێژوەکەی پڕە لە ستەم و سەرکردووە لە هەمان کاتدا خۆڕاگری هاوارێک لە قوڕگی ژن و پیاوی کوردەوە سەری هەڵدا کە شاخ و شار و سنوورەکانی تێپەڕاندووە بووە دەنگدانەوەیەکی ئەبەدی ژنجیان ئازادی. ئەم دروشمە بانگەوازێک بوو بۆ ژیان لە ئێراندا دژی سێبەری مەرگ کە ستەمکاران بەسەر ناوچەکەدا سەپاندویانە. دەنگدانەوە و وزەی ئەو دروشمە چووە ناو دڵی هەمووان و وای کرد بیر و هزری ئەوان بزمێنێت. ئەو دروشمەی کە لە سەقز دەنگیدایەوە لە سنە و تاران و پاشان لە هەموو شارەکانی ئێران بیسرا. دروشمێک کە بۆ کورد ئاشنا بوو و بۆ زۆربەی ئێرانیەکان نابوو. بزوستنەوەیەکی خۆڕاگری کە زیاتر لە 4 جەیە لە کوردستاندا زیندووە و ژنان ڕۆڵی بنەڕەتی تیادا ئەگێڕن. دروشمی ئەم بزوستنەوەیە ئازادی کوردستان بەبێ ڕزگاری ژن گونجاو نییە. ڕنگدانەوەی بوونی مەیلێکە لە بزوستنەوەی کوردستانداکە وێڕای شەڕکردن لەگەڵ حکوومەتی ناوەند تا حەدای فەرهەنگی پیاوسالاریشی کردووە. لە چالاکانی مەدەنیەوە لە ژنانی چالاک لە حیزب و ئەنجومەنەکاندا تا دەگاتە خوێندکار و ڕۆژنامەنووس، لە هونەرمەندەوە تا ڕۆشنبیر و نووسەر، لە بەندکراوە سیاسیەکانەوە تا چالاکانی ئەکادیمیا، هەموو ئەو ژنانە زەنجیرەیەکی بەرخۆزانیان پێکێنەوە کە توانیویانە قۆڕکاری هێزە فاشیستەکان و دەسەڵاتی حکوومەتی پیاوسالاری تێک بشکێن و ببێتە هۆی ژنانەکردنی کەشی سیاسی لە کوردستان و ئێراندا. دروشمی ژن ژیان ئازادی لە دڵی بزوستنەوەیەکەوە سەری هەڵداوە کە بە پێشەنگایەتی ژنان سیاسەتی ژیانێکی ئازاد بە دوور لە کۆلۆنیزم و چۆستانەوە لە دژی سیاسەتێک کە لەسەر بنەمای لە گۆڕنانی حکوومەتی ناوەندی هاتووەتە ساحای سیاسی. سەرڕای سنووردارکردن و سەرکۆتکردن هێشتا ئەم دروشمە بە شێوەیەکی بەرفراوان لەلایەن دایکانی دادخواز، دایکانی شەممە، دایکانی ئاشتی و هەروەها چالاکوانانی کورد لە ناڕزایەتیەکاندا بە شێوەیەکی بەرفراوان بەکاردەهێنرێت. بەڵێ کاک بیستون لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێت لە دەی ڕابردوودا زنجیرەیەک ڕووداوی سیاسی لە کوردستاندا بووە هۆی ئەوەی دروشمی ژن ژیان ئازادی بچێتە ناو یادەوەریەکانی خەڵکی ڕۆژهەڵاتەوە. ئەم دروشمە هەروە وەک ڕەمزی خۆڕاگری و قوربانیدانی ژنانی گریلاکانی کورد لە دژی داعش و ڕزگارکردنی کۆبانی وێنەی جیهانی ژنانی کوردی گۆڕیوە متمانەیەکی زیاتری بەخشی و پاڵنەرێکی زیاتر بوو بۆ ژنانی کورد. هەرچەند دروشمی ژن ژیان ئازادی لەم ساڵانەی دواییدا جێگەی تایبەتی لە ڕۆژهەڵاتدا پەیدا کرد، بەڵام ئەمە تەنیا دەرەنجامی خەباتەکانی ئەم دواییە نەبوو، بەڵکو مێژووی دوور و درێژی خەباتی ژنانی ڕۆژهەڵاتە کە پێشتر زەمینەی بۆ ئامادەکرد. ژنانی کورد لە سەرەتای شۆڕشی 1357 ڕۆڵێکی کاریگەریان لە بزوتنەوە ڕزگاری خوازیەکاندا هەبووە. بەشێکی زۆریان بە تایبەتی ئەو ژنانەی پەیوەست بوون بە بزوتنەوە سۆسیالیستی و حیزبە کوردیەکانی وەک کۆمەڵە نەکەر لە گۆڕەپانی سیاسی و بەرخۆدانی چەکداری ساڵانی 60ەکاندا ئامادە بوون، بەڵکو لە ناڕزایەتی کۆمەڵایەتیەکانیشدا چالاک بوون. بۆ نمونە لە ساڵی 1358دا ژنانی ڕۆژهەڵات ناڕزایەتیان دەربڕی بەرامبەر بە حیجابی زۆرم لێ و هاوشانی ژنانی تاران و شارەکانی دیکەی ئێران هاتنە سەر شەقام و دروشمی نابۆ ڕووسەری و نابۆ تووسەریان دەوتەوە. هەروە لە مانگرتن و ناڕزایەتیەکان بەرامبەر بە داگیرکاری کوردستان و ڕێخستنی بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی مەریوان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە. ئەم مێژووە دوور و درێژەی خەبات زەمینەی بۆ قبولکردن و فراوانکردنی دروشمی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵات خۆش کرد. ژنانی کورد بەهۆی دوو ئەزموونی زوڵم و چەوسانەوە، بەهۆی ژنبوون و کوردبوون هەرگیز دەستبەرداری خەبات و تێکۆشان نەبوون و دژی بەندی خانە و ئەشکەنجە و دەربەدەری و مردن وەستانەوە. ئەم خۆڕاگریە نەک هەر لە نەوەکانی پێشودا بەڵکو لە نەوەکانی دواتریشدا بەردەوام بوو. بەڵێ لە هەلومەرجی سەخت و لەژێر چاوەزیری توندا ژنان هێشتا مەراسمی وەک 8 مارس لە ناوماڵ و شاخ و کێ و شەقامەکاندا بەڕێوابن. ئەم بەردەوامی خەباتە بوو بە هەوێنی قبولکردن و دامەزراندنی دروشمی ژن ژیان ئازادی و هێمای بەرخۆدان و ئازادی لە ڕۆژهەڵاتدا. نمونەی کاریگەری ئەم دروشمە لە کۆمەڵگا کوردیدا زۆرن. بۆ نمونە لە گرچێکی ڤیدیۆی 8 مارسی ساڵی 1400 لە شاری سنا نیشانی دەدات کە کۆمەڵێک لە چالاکانی ژن و پیاو
لەگەڵ منداڵەکانیان پاش وتنەوەی دروشمی دژ بە تونیتیژی دژی ژنان بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی کۆتایی بەگردبوونەوەکەیان دەهێنن. ئەم کردەوەیە هێمای کاریگەری قوڵ و وەرگرتنی ئەم دروشمەیە لە کۆمەڵگای کوردی ڕۆژهەڵاتدا. هەروەها هاوبەندانی شیرین عەلەمهۆلی ژنە بەندکراوی کورد دەیگێڕنەوەکە لە بەندیخانەی ئێڤیندا لەسەر دیواری تەنیشت جێگاکەی نووسی بووی ژن ژیان ئازادی. ماوەیەک پێش ئێستا لە یادی 40 ساڵی لەدایکبوونی پەخشان عەزیزی ژنە بەندکراوی سیاسی کورد کە ڕوبەڕووی سزای لە سێدارەزان بووەتەوە وێنەی ملوانکەیەکی دارینە بڵاوکرایەوە کە لەلایەن خۆیەوە دروستکراوە و لەسەر دروشمی ژن ژیان ئازادی هەڵکەندراوە. ئەم دروشمە دەرەنجامی دەیان ساڵ تێکۆشان و قوربانیدانی بێوچانی ژنان وەک ئەوان و وریشە مرادی و شۆڕەشگەرانی دیکەی بزووسنەوەی ڕزگاری خواز و سنووربەزێنی ژنانی کوردستانە کە ئەمڕۆ هاتووەتە بەرهەم. لە سەفەرێکی وا دوور و درێژدا ئەم دروشمە وەک ئاگرێکی یاخی بە سەرمای نائومێدی ڕۆژهەڵاتدا تێپەڕی و تا ڕاپەڕینی شۆڕەشگەرانە ژینا بەردەوام بوو و دوجار ڕێگەی خۆی لە گۆڕستان یاچی کردەوە. بەڵێ کاک بیستون لە کۆتاییدا نووسیوێتی ئەم دروشمە لە هەموو گۆشەیەکی کوردستاندا مانایەکی نوێی دۆزیوەتەوە و خواستێکی لە دڵەکاندا زیندوو کردوێتەوە، ئەویش ئازادی و یەکسانی، ڕزگاری ژنان و گەلانی ستەم لێکرا و مافی ژیانێکی بەختەوەرانە بە دوور لە سوکایەتی و بێڕێزیکردندا. ئەم هیوا و ئاواتانە بە پشتبەستن بە زلهێزەکان بەدینایەت، بەڵکو بە خۆبەخشی و هەوڵی بەردەوام و خەباتی خەڵکی خۆی دێتەبی. ژن ژیان ئازادی ئەمڕۆ تا دێت فراوانتر دەبێت سەرڕای هەموو سنوودارکردنەکان، سنوورەکانی دەوڵەتی سەرکوتگەر و خۆسەپێنەریشی تێپەڕاندووە. زۆر سپاس بۆ کاک بیستون بۆ ئەم نامەی کە زەحمەتی کێشاوە و نردێتی بۆ بەرنامەکەی خۆتان. چین ناوبڕێ ببینین دواتر لێنەوە خزمەتان فەرموو. ماسی خانم نەو دەریا چاشێویدا بەسەریا کەفتە ڕێگە خرجاخر ماسی خانم ناو دەریا چارشێویان دا بەسەریا دەمیان قوفڵ و زەنجیر کرد ئاوازیان کوش لە چاویا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم هەر بە زۆردایان پۆشان سەمای شەپۆلیان خنکان وتیان حرامن بۆ یەک قژ و خەیاڵ تو باران وتیان خەویش نەوێنی ماچ لە شەیتان نەستێنی تەنانەت بوونی دەریا بۆ سەر گوڵدان نەهێنی غەمیان بەسەریا پاشی وتیان لەم هەموو ڕەنگە ئازادی ڕەش بپۆشی ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم غەمگین بوو کراسی لە خوێن ڕەنگین بوو خۆی سوتان و خۆی خنکان ئاخر بۆ و سەنگین بوو ناموس و ڕەگ و غەیرەت شەرەف و شان و شەوکەت هەمووی لەگەڵ تۆدایە ماسی خانمی نگبەت بەڵام ماسی گوێ نەدا تۆزێ قاچی لێ هەڵدا
للیوار دریا وستا شب پول بیت و لدا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم زۆر بەداخەوە کەسایەتیەکی ئەدیب نووسەر ڕەخنەگر و چاودێری سیاسی ناسراوی شاری سنا مامۆستا حسامەددین ئەمین ڕۆژی 15 مانگی ڕازبەری 1403 لە شاری سنا کۆچی دوایی کرد. مامۆستا حسامەددین بێژەری ڕادیۆ و یەکێک لە دامەزرێنەرانی ڕادیۆی کوردی تارانی و کرماشان. مامۆستا حسامەددین لە دایکبووی گوندی باینچۆ سەر بە شاری سنە بوو لە تەمەنی 5 ساڵیەوە دەستی بە خوێندن کردووە لە ساڵی 1324 بڕوانامەی دیپلۆمی بەدەستێنا. لە ساڵی 1337ەوە لە تاران ژیاوە و لیسانسی ئەدەبیاتی زمانی فارسی لە زانکۆی تاران وەرگرتووە. بەڵێ مامۆستا لە وتوێژێک لەگەڵ حەوتەنامەی گۆڕان سەبارەت بە شێوەیە دەستپێکردنی هاوکاریکردنیەکانی لەگەڵ ڕادیۆ وتبووی لە ساڵی 1337 کە لە تاران درێژەم بە خوێندندا ڕادیۆی کوردی تارانی چالاکی ڕادیۆی خۆی بۆ ماوەی 4 کاتژمێر لە ڕۆژێکدا دەستپێکرد بوو. منیش وەک بێژەرێک هاوکاری خۆمم دەستپێکرد و دوای ماوەیەک بڕوانامەی فوق لیسانسم لە زمانی و ئەدەبی فارسی بەدەستێنا و دواتر چوومە قەسری شیرین لە کرماشان و لە ڕادیۆی کرماشانی وەک بێژەر و بەگشتی 11 ساڵ وەک بێژەر لەگەڵ ڕادیۆی تاران بەردەوام بوو. حەسامەددین ئەمین دەستێکی توانای لە شعر و شاعریدا بووە و شعری شەمس و تا بولبول و پەروانە نووسن هەی عەجەب کە زۆر ناسراوە هۆنراوەی ئەوانە. بەڵێ ئێمە بم بۆنەوە و هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بە تایبەتەن لە ڕێگای بەرنامەی ئێمە و بینرانەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری مامۆستا حسامەددین ئەمین دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژارەیان بزانین. هەرو شێعری کە چاوان ئاماژەی پێدا لە شێعرەکانی مامۆستا حسامەددین بە ناوی هەڵوەدا لێرەدا دەخوێنیەوە. ئەڵێ شەمس و تا بولبول و پەروانە نووسن هەی عەجەب تفلی دڵ بێدار و من هەر لایە لایەی بۆ دەکەم هەڵوەدام و کەی لە دڵ بۆ دیتنی کوێستانەکەم تاسەبارم تاسەباری خاکی کوردستانەکەم وا پەڕیوەی بێپەڕ و پۆی هەندرانم داخەکەم هەرچی دەڕوانم دەبینم دوورە دوور جێژوانەکەم کۆچەرێکم هەڵگری سەر من لە پێناوی وڵات ئەو مەلەم ئاکامی کۆچم دەچمەوە هێلانەکەم دەسمە دەنیاران لە دەردی بێجەرمانە دڵ دڵشکا و نامورادە ماڵەکەی وێرانە دڵ شەمس و تا بولبول و پەروانە نووسن ئەی عەجەب تفلی دڵ بێجار و من هەر لایە لایەی بۆ دەکەم لە دوورە و کاروانی دڵ زرینگەی زەنگی دەیاران دەبزوێنێ لە کوورەی سینا یادی بەزمەکەی جاران دەسووتێ شەمعی هەر بەزم و چرا خامۆش ئەبێ ئەمما لە دڵدا هەر بڵی سەیدێ شەرارەی جەرگی دڵداران. ماڵەوە شاعر و ئەدیبە گۆرەکەی شاری سنا مامۆستا حەسامەددین ئەمین. یاران 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 یاری من دەسمەدەن یاران لە دەردم دەسمەدەن یاران لە دەردم دەردی بێدەرمانە دڵ دەسمەدەن یاران لە دەردم دەردی بێدەرمانە دڵ دڵشکاو و نامڕادە ماڵەکە
كابون أمرادا مالك يبران دل يا من يا ورد تبتشيلا دال سروي تبتشيلا دال سروي صبر ورام منما تبتشيلا دال سروي صبر ورام منما ما تدل مبهوت دل مفتون دل حيران دل يارا يارا ياران ياران ياري منا مانا مانا ماني مانا مارا من يانم يا ورا هاتورا بردوا بجارك هاتورا بردو بجاري آوري بردايا مين هاتورا بردو بجاري آوري بردايا مين ويا والو ساوى عبدالو ويا والو ساوى عبدالو كزو ويلا ندل يا مانا ما يا مانا ما بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرەش گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ هەموو ئازیزانی کە نامەیان بۆ ناردین و بەرنامەکەی خۆتان واتە ئێمە و بینەرانتان پەڕڕانگتر کرد دووبارە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەن بۆ هەرچی زۆرتر ڕاگەڵانەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕابۆچوونەکانتان باس بکەن ماڵاو